لەبارەی مەسلەی بایکۆتی خوێندن کە تەبعاً بەداخەوە بایکۆتی خوێندن ئەمسال لە کوردستان لە ڕوانگەی شەرعەوە تەماشا و بابەتەیەکەن ئەمە خەسارەت و زەربەیەشی گەورەوە و عامەی کوردستانەکەوی بایکۆتی خوێندن لەبەر ئەوەی تەڵەبا گەورەترین زەرەرەکاوە خەریکە سارەشی خوێندنیان بفەوتێتن وەلا هەمان کاتیش مامۆستاش بە هەمان شێوە مامۆستاش دوو زەرەری وێکەوت و زەرەرەکەوێت کە داوای مافی خۆی ئەکا ئەندێک مەتالیب و داوای کاریانە بۆمان جێبەجێ بکرێ تا ئێستا بەداخەوە کە نەکراوە وەلا هەمان کاتیش مامۆستاش تووشی مەلەل بووە لەبەر ئەوەی مامۆستا معدل لە مارێ دانیشتووە و ناستە مەکتەب و دەرز نارێتەوە یعنی وەکو ئەو بێئیش و کار وەستابیتن ئەمەش کارێکی خراپە وەلا هەمان کاتیشدا لایانی شیش کە حکوومەتە حکوومەتیش تا ئێستا وەکو پێویست وەڵامی ئەو داواکاری و ئەو شتانەی نەدایتەوە کە مامۆستایان لە پێناو ئەو شتەوە یەکەن ئێمە وەکو زانایانی ئاینی ئیسلامی کوردستان داواکاریمان ئەوەیە حکوومەت یەکەم جار بێتە سەرخەت مەتالیبی ئەو مامۆستایانە بە پێی ئیمکانیەت و توانای چییە بۆیان جێبەجێ بکە مەتالیبەکان و داواش لە مامۆستایەکانەکەن دوای ئەوەی کە حکوومەت هاتە سەرخەت ئەوانش بایکۆتەکە بشێن و بستنەوە هەوڵەکانی خوێندن